ئیمامی ئەبوبەکری سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کاتێک کە خەلیفە بوو هەموو بەیانیەک نوێژی دەکرد دەڕۆژت بۆ ماڵێک، هەندێک دەمایە و دەهاتە دەرەوە و دەگەڕایە بۆ ماڵ. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ هەموو کاتێک چاوی لە ئیمامی ئەبوبەکر دەکرد، فەرمی حەز ئەکەم بزانم ئیمامی ئەبوبەکر بۆچی بەیانیان دەڕوا بۆ ئەو ماڵە. ئەڵێ ڕۆشتمە ژوورەوە بۆ ماڵەکە، سەیر ئەەکەم پیرێژنێکی تێدایە ئافرەتێکی بەتەمەن، بەڵام ئەو ئافرەتە چۆنە؟ چۆن دەڵی جەڵدەلی داوە، چۆن جەڵدەلی داوە تووشی شەلەل بووە، لەسەر جێگا کەوتووە، تاکو تەنها خۆی دەژی و هەردوو چاویشی لەدەست داوە. ئافرەتێکی تاق و تەنها لە ماڵێکا کەوتووە، پیرێژنێکە، بەڵام هەردوو چاویشی لەدەست داوە، توانای هەڵس و کەوت و جوڵاننی نەماوە. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمی ئەو پیاوە بۆچی دێ بۆ لای تۆ؟ وتی وەڵای هەموو ڕۆژێ دێ خواردنم بۆ دروستەکە، خزمەت مەکە، ناو ماڵەکەم بۆ پاکاتە و ئیشەکانم بۆ ئەکا و ئەڕوات، بەس نازانم کێ، نایناسم، نازانێ خەلیفەی ئیماندارانن، ناڵێ من فڵان کەسم پۆست لێدات، ئەمڕۆ کیلۆی تەماتەم بەخشی، تەبەقەی هێلکەم بەخشی، ڕەسمێگرێ کابرای داماو. برای بەڕێزم ئاوا خێر و سەدەقە مەکە، بی بەخشە، بەڵام لەوەر خاتری خوا. بەڵێ کاتێ ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ وەفاتی کرد، ئیمامی عومەر بوو بە خەلیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، بڕیاری دا خزمەتی ئەو پیرێژنە بکات کە ئیمامی ئەبوبەکر لەو گەورەتر و مەزنتر و بەڕێزترە خزمەتی کردووە، منیش خزمەتی دەکەم. بەڵام کاتێک کە یەکەم ڕۆژ هات بۆ خزمەتکردنی، هەر ڕۆژی یەکەم پیرێژنەکە چاوی نییە، کەوتووە داماوە، کە خورماکەی داپێی وتی کاکە هاوڕێکەت مردووە، واتە ئەو پیاوەی پێش تۆ هات بۆ لای من، ئەو پیاوە کە خزمەتی بنی دەکرد، ئەو پیاوە مردووە. وتی تۆ چۆن زانی ئەو پیاوە مردووە؟ بۆچی پرسیاری دەکەی؟ وتی وەڵای ئەو پیاوە ئەزانم تۆ نیت. وتی چۆن؟ وتی ئەو پیاوە کە هات بۆ لای من کە ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ نازانێ ئەمە ئیمامی ئەبوبەکر و خەلیفەی ئیماندارانە. وتی کە خورماکەی بۆ مەهێنا ناوکەکەی لێ دەرەکرد، بەڵام تۆ بە ناوکەکەوە دەمدەیتێ، بۆیە دەزانم ئەو پیاوە مردووە. ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئاوا خزمەتی کرد. ئیمامی عومەر دەستی کرد بە گریان، ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمی ئەی ئەبوبەکر ڕەحمەتت لێ بێ، بەخوا ئەمەیە منافەسەت کەم، بەڵام بەخوا ناتوانم. بەڕاستی خەڵکی دوای خۆت ماندوو کرد، خەڵکی دوای خۆت شەرمەزار کرد. ئەوەیە خورماکەی تۆ ناوکی تێدایە، بۆیە دەزانم ئەو پیاوە نەماوە، چونکە ناوکەکەیشی بۆ دەرەکردم. ببەخشە لە پێناو خوادا بە ڕۆژی قیامەتی خۆت ببەخشە، بەڵام بە شێوەیەک ببەخشە کە لەبەر خاتری ڕەسامەندی خوا بێ، دڵنیا بە ناوت بە باشی و بە ڕێزی تۆمار دەکرێت.